پارتی و یەکێتی نزیکن لە ڕێککەوتنەکەیان مانگی داهاتوو کابینەی دەیەم پێک دەهێنرێت. دوێنێ پارتی و یەکێتی جارێکی دیکە لە شاری هەولێر کۆبوونەوەکەی هەردوولا لە ئاستی لیژنە تەکنیکیەکان بوو. بە پێی زانیاریەکان ڕەشنووسی ڕێککەوتنی نێوانیان بۆ پێکهێنانی حکوومەت لە کۆتایی نزیک بۆتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا هۆشیار زێباری سەرۆکی شاندی پارتی ڕایگەیاند کە لە ڕێککەوتن نزیکن لەگەڵ یەکێتی و 185 ڕەشنووس و بەرنامەی کاری کابینەی نوێ نووسراوەتەوە. بە پێی زانیاریەکان یەکێتی و پارتی لەسەر هێڵە سەرەکیەکانی دەسەڵاتەکان و بەرنامەی کاری کابینەکە گەیشتونە تا ڕێککەوتن. بە پێی ڕەشنووسەکە دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت بەشێکی دەدرێت بە جێگری سەرۆک. بە تایبەت لەو کاتانەی کە سەرۆکی حکوومەت لە هەرێم نابێت جێگر دەسەڵاتەکانی وەردەگرێت. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیان یەکێتی چەند پۆستێکی ناو ئەنجومەنی وەزیرانی بەڕێگرو بە حکوومەتی سێبەر دەزانی. بۆیە لە کابینەی دەیەم ئەو سەرنجەی لە بەرچاو گیراوە و دەسەڵاتەکانی هەندێک پۆستی وەک سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سنووردار کراوە. هەرچی پۆستی جێگری سەرۆکی حکوومەتە کە یەکێتی ڕازی بۆ وەری بگرێت بڕیارە چەند دەسەڵاتێکی پێ بدرێت لە خەرجکردنی بودجێی پرۆژەکان و ئیدارەدانی وەزارەتەکان. بە پێی ڕێککەوتنی هەردوولا پارتی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم وەزارەتی پێشمەرگە و سەرۆکی ئەنجومەنی ئاسایش جێگری سەرۆکی پەرلەمان وەردەگرێتەوە. یەکێتیش جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی دادوەری و وەزارەتی ناوخۆ وەردەگرێت. سەرچاوەیەک ڕایگەیان بڕیارە مانگی داهاتوو کابینەکە پێک بهێنرێت و ڕەنگە ڕێکارەکانی دەست بەکاربوونی حکوومەتی نوێ بۆ نزیک جەژن درێژ ببێتەوە.